هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان لە بەرنامەکەی خۆتان وەک هەموو یەکشەمەیەکی تر کاتژمێر 7 ئاوە هاتینەوە خزمەتتان. هەمووتان ئاگدارن کە ئەم زنجیرە بەرنامەی چارە تایبەتە بە خێزان و لە زەمبیلەی خێزاندا دەمانوێت سەرنجتان بۆ کۆمەڵێک ناونیشان و سەرباس ڕابکێشین کە زانیاری دەربانیان بۆ هەموو خێزانێک گرنگە بۆی کە بە تەندروستیەکی باشەوە بژین. ئەمەی کێسە لە تەنیشتی منەوە دەرەکەوێت سەرباسی ئەڵلقەکانی ڕابردووی چارەیە کە لە زەمبیلەی خێزان دەستمان فێکرد بە دەردەپشیرە پاشەوە نەخۆشیە زایندەکان قسەکردن دەربارەی نەخۆشەکانی غودەی دەرەقی و هەروەها نەخۆشەکانی پوکانەوەی مێشک و پاش ئەوە باسمانە کێشەکانی میز بەخۆداکرد و میزرانەگرتن کرد واڵقی ڕابردووی چارە تایبەت بوو بە فرەکیسی سەرێلکەدان کە تاکو ئێستا 6 ئەڵقەمان لەم زەمبیلەیە پەخش کردووە. ئەم دووەڵقەی چارە تایبەتە بێ بە ڕاستکردنەوەی ددان. ئەمەڵ قامە تایبەتی تایبەتە بە وەڵامی پرسیارەکانمان دەربارەی ڕاستکردنەوەی ددان لە مناڵانە. دەمانێت بزانین بۆ ددانی مناڵان خوارە بێ و چۆن ڕێگە بگرین لە خواردبوونەوەی دانی مناڵان و ئەو کاتەی کە ڕاستکردنەوەی دانی مناڵان ناویست بەم تەلە بیکەین یاخود شتی تر هێچ گەلم تەلە بۆ ڕاستکردنەوەی دانی مناڵەکانمان. پرسیارێکی زۆر باو لە ناو خەڵکە هەیە کە ئاڵێن دانی مناڵ هەڵمە کێشە لەبەرەوەی کە دوای دانەکەی خوارد دەرەچێتەوە. لە کاتێکا دەکرێت هەڵکێشانی دانی مناڵ یەکێک لە باشترین چارەسەرەکان بێت ئەگەر خۆی باشترین چارەسەر نەبێت. بۆ وەڵامی ئەم پرسیارانە لەگەڵ کۆمەڵێک میوانە ئادوێن لەگەڵمان نابن سەرتا بە ئینفۆگرافیک و ئەنیمێشنیشی کورد دەست پێکەین و ئینەوە خزمەتان. گەرنجی ڕاستکردنەوە و ڕێکاری ددان. ئەگەر بیر لەواکەیتەوە کە ئایا مناڵەکەت لە هەنێک حاڵەتە پێویستی بە ڕێکردنەوە و ڕاستکردنەوەی ددان هەیەیان نا، ئەوە بە دڵنیاییەوە بەڵێ ڕاستکردنەوەی ددانی مناڵەکەت زۆر گرنگە و بەشێکە لە فراهەمکردنی ژیان و جەستەیەکی تەندروست بووی. مەبەست لە ڕاستکردنەوە و ڕێکاری ددان چییە؟ مەبەست لە ڕێکردنەوە و ڕاستکردنەوەی ددان ئەوەیە کە مرۆڤ بتوانێت گازگرتنێکی تەندروست و کردداری هەبێت کە ئەمەش بەشێکی پەیوەندی هەیە بە ڕێشی و ددان و بەشێکی تریشی پەیوەندی هەیە بە شێوازی شەویلگەوە. کاتێک کە ددان و شەویلگا بە شێوەیەکی ڕاستپێکەوە گونجان ئەو کاتاتوانن بە شێوەیەکی تەندروست کار بکەن. ئەمە ژەبێتە هۆی باشترکردنی تەندروستی دەم و تەندروستی جەستە بە شێوەیەکی گشتی لە هەمان کاتدا دەبێتە هۆی دروستکردنی زەردەخەنەیەکی زۆر جوان بۆ مرۆڤ. ڕاستکردنەوە و ڕێکاری ددان چ سوودێکی هەیە بۆ مناڵەکەم؟ ڕاستکردنەوەی ددان هاوکاری مناڵەکەتەکە کە گازگرتن و جوێنی بە شێوەیەکی تەندروست بێت و بتوانێت بە شێوەیەکی باشتر قسە بکات. کاتێک ددانەکان بە شێوەیەکی تەندروستکاری خۆیانەکەن ئەبنە هۆی ئەوەی کە ڕوخساری مرۆڤ جوان بێت. زەردەخەنەیەکی سەرنجڕاکێش بەشێکە لە کاریگەریەکانی ڕاستکردنەوەی ددان و سوود و کاریگەری دەرونی شێبێ لەسەر مرۆڤ. بڕوابەخۆبوون لە مرۆڤازیاکە کاتێک ڕاستکردنەوەی دانەکان دەبێتە هۆی ئەوەی کە ددان و لێ و ڕوخسار هەموو پێکەوە تەواوکەری یەکتری بن. ددانی ڕێک دەبێتە هۆی کەم داخوران و کەمکردنەوەی نەخۆشیەکانی پووک و بریندار بوون. ئایا ڕاستکردنەوە و ڕێکاری ددان تەنها بۆ مەبەستی جوانکاریە؟ بە دڵنیاییەوە نەخێر. ڕاستکردنەوەی ددان سوودی زۆرە، لەوە زیاتر کە تەنها بە چاوەبینرێ. جوانکردنی ڕوخسار و دەرکەوتنی مرۆڤێشێکە لە سوودەبینراوەکانی ڕاستکردنەوەی ددان. بەڵام کاتێک ددان و شەویلگا پێکەوە بەباشی کارەکەن، مانای ئەوەیە کە ئەو مرۆڤە گازگرتن و جوین و قسەکردنی باشە. زەردەخەنەیەکی جوان دەرەنجامی تەندروستیەکی باشی دەمە کە ئەمەش گرنگی خۆی هەیە لە باشترکردنی تەندروستی گشتی جەستە. هەر بۆیە ڕاستکردنەوەی ددان سوود و کاریگەری گەورەتری هەیە لەو دەرەنجامانەی کە بەچاوە بینرێن. کێشەی ناڕێکی و خراپبوونی ددانەکانی مناڵەکەم لە چیەوە سەرچاواگرێ؟ زۆرێک لە کێشەکانی ناڕێکی ددان بۆ ماوەیە، هەندێکیشان بە تێپەڕبوونی کات بەرەو خراپترە ڕۆن، بۆی هەندێک هۆکارەوە وەک مژینی پەنجە، هەناسەدان لە ڕێگەی دەمەوە، نەخۆشیەکانی ددان، خراپ قوددان، خراپی تەندروستی ددان، لە دەستدانی زوو یان درەنجی ددانە شیریەکان، ڕووداوەکان و کەم خۆراکی. هەندێک جار کێشە بۆماوەیەکان بەهۆی یەکێک لە هۆکارەکانی سەرەوە بەرەو خراپترە ڕوات، بەڵام هۆکارەکەی هەرچێک بێ ڕاستکردنەوە و ڕێکردنەوەی ددان دەتوانێت هەموو حاڵەتەکان بەسەرکەوتووی چارەسەر بکات. ئایا ددانی منداڵەکەم لەگەڵ گەورەبوونی تەمەنیدا خۆی ڕێک نابێتەوە؟ بەداخەوە
ددانی مناڵەکەت لەگەڵ گەورەبوونی تەمەنیدا ڕێک نابێتەوە. ئەو بۆشاییەی کە هەیە بۆ ددانە هەمیشەییەکان لەگەڵ گەورەبوونی تەمەندا زیان ناکات. لە هەندێک کەسدا لە دوای هاتنی ددانە هەمیشەییەکانی تەمەنی 12 ساڵی ئیتر بۆشاییەک نامێنێتەوە بۆ ددانەکانی پێشەوە. ئەکرێت ئەو ددانە ناڕێکانەی کە چارەسەر ناکرێن بەرەو خراپتر بڕۆن. زۆر ئەستەمە بێت دوای گەورەبوونی مناڵەکە چارەسەریان بۆ بکرێ. ددانە چارەسەر نەکراوەکان لەوانەیە ببنە هۆی داخورانی ددان و نەخۆشیەکانی پووک و شکانی ددانەکانی پێشەوە. چ تەمەنێک گونجاوترینە بۆ ڕاستکردنەوە و ڕێکاری ددان؟ لە ڕاستیدا کاتێکی دیاریکراو نییە بۆ ڕاستکردنەوەی ددان، بەڵام بە شێوەیەکی گشتی پێویستە منداڵ پێش تەمەنی 7 ساڵی هەڵسەنگاندنی ددانەکانی بۆ بکرێ. کاتی چارەسەرەکە بە پێی پێویستی کەسەکە ئاگۆڕێ. کاتەکە پەیوەستە بە جۆری ئەو کێشەی ددانەکە کە مناڵەکە هەیەی، یان لەوانەیە لەگەڵ گەورەبوونی تەمەنیدا گەشە بکات. لەوانەیە هەندێک نەخۆش تەنها پێویستیان بە جوڵاندنی ددانەکانیان بێ، بەڵام هەندێکی تر پێویست بە دەستکاریکردنی شەویلگە و گۆڕێنی شێوازی ئێسکەکەی بکات، یان پێویستی بە گۆڕینی شێوازی قوددان و مژینی بکات. بۆچی پسپۆڕانی ئەو بوارەڵێن کە پێویستە مناڵ پێش تەمەنی 7 ساڵی پشکنینی ڕێکردنەوەی ددانی بۆ بکرێت؟ ئایا تەمەنی 7 ساڵی هێشتا زوو نییە بۆ ئەوی منداڵ تەلی ڕاستکردنەوەی ددانی بۆ دابرێت؟ لە دەوروبەری تەمەنی 7 ساڵیدا منداڵ ددانەکانی تێکەڵەیەکن لە ددانی شیری و ددانی هەمیشەیی. پشکنینی ددانەکان لەم کاتەدا کە ددانە هەمیشەییەکان دەچنە شوێنی ددانە شیریەکان و شەویلگە و ڕوخساریش گەشە دەکەن و واکات کە پسپۆڕی ڕاستکردنەوەی ددانەکان زانیاری زیاتری دەست بکەوێ لەسەر سروشت و کێشەی ددانەکان، کە ئایا ددانەکانی کێشیان هەیە یان نا، یان ئایا کێشەکە گەشاکات یان نا. لەم کاتەدا پسپۆڕەکە ئەتوانێت ئامۆژگاری بکات کە چ کاتێک پێویستە چارەسەری بکەیت، یان چ جۆرە چارەسەرێکی پێویستە و چەندی پێدەچێت. ئەوەش لەبیر بێ پشکنینی ددانەکان لە تەمەنی 7 ساڵیدا جیاوازە لە دەستپێکردنی چارەسەرەکان. تەنها بەشێکی کەمی منداڵان لە تەمەنی 7 ساڵیدا پێویستیان بە ڕاستکردنەوەی ددان هەیە. هەموو ڕاستکردنەوەیەکیش پێویستی بە دانانی تەلی ڕاستکردنەوە نییە. مناڵەکە پێویستە ناوبەناو سەردانی پزیشکەکەی بکات و چاودێری ددانەکانی بکرێت و هەر کاتێک و لە هەر تەمەنێکدا پێویست بێت دەتوانرێت چارەسەری بۆ بکرێت. چی بکەم ئەگەر مناڵەکەم تەمەنی لە 7 ساڵ زیاتر بوو؟ ئایا چیتر ناتوانم چارەسەری بکەم؟ ئەگەر مناڵەکەت تەمەنی لە 7 ساڵ زیاترە، ئەوە هێشتا زۆر درەنگ نییە بۆ پشکنین. پێویستە چارەسەری گونجاوی بۆ بکرێت. بیرێ بێت کە زۆرێک لە کەسەکان لە نێوان تەمەنی 9 بۆ 16 ساڵیدا دەست بە چارەسەرەکەن. ئەمەش پشت دەبەستێت بە ئاستی گەشەکردنی سایکۆلۆژی و پێویستیەکانی چارەسەرکەرەکەوە. پسپۆڕانی ڕاستکردنەوەی ددان دەتوانن زۆرینەی کێشەکان بە سەرکەوتووی چارەسەر بکەن. ئایا پێویست دەکات چاوەڕێ بکەم تا مناڵەکەم هەموو ددانە هەمیشەییەکانی دروست دەبن دواتر پشکنینی بۆ بکەم؟ نەخێر، پێویست ناکات. لەبەرەوەی چاوەڕێکردن تاو کاتەی هەموو ددانە هەمیشەییەکان دەردێن یان گەشەکردنی ڕوخسارە وەستێت، دەبێتە هۆی ئەوەی کە هەندێک لە کێشەکانی ناڕێکی ددان بە ئەستەم چارەسەر بکرێن. هەندێک لە کێشەکان لە دوای وەستانی گەشەکردنی ڕوخسار و شەویلگەوە ناتوانرێت چارەسەر بکرێن. بۆ قسەکردن دەربارەی ڕاستکردنەوەی دانی مناڵان و وەرگرتنی وەڵامی پرسیارەکانمان، چونکە بەڕاستی مەسەلەی ڕاستکردنەوەی دان لە گەورە ساڵانە بابەتێکە، لە مناڵانە بابەتێکی ترە. مەڵقێمە کە تایبەتە بە ڕاستکردنەوەی دانی مناڵان و ئەڵقەی داهاتوو خوار بێ کە تایبەتە بە ڕاستکردنەوەی دانی گەورە ساڵان، دوو بابەتی زۆر جیاوازن لە یەکتر، گەرچی زۆر پەیوەندیان بەیەکەوە هەیە، بەڵام هێشتا دوو دنیای زۆر جیاوازن. ئەم ڕۆمانە لەگەڵ پزیشکێکا بدوین کە مامۆستای زۆربەی پزیشکانی دان بووە و بەخۆشمەوە بە سەربەرزیەوە و هەروەها پزیشکی پسپۆڕی دانی منداڵان و دانپارێزی و لە هەمان کاتا شارەزای بواری ڕاستکردنەوەی ددانە. دەمێت سەرنجشتان بۆ ڕاکێشم لە تەواوی دنیا ئەجگە لە وڵاتە دواکەوتوانی ئێمە هەر پزیشکی پسپۆڕی دانی مناڵان بێ لەگەڵیشە ڕاستکردنەوەی دانی مناڵان خۆیەکە، بەڵام ئەم پزیشکێکێکە لەو نمونانەی کە خۆی بەجیا خوێندێکی تری کردو بۆی کە ڕاستکردنەوەی دان بۆ مناڵان بکات و هەندە جاریش بۆ گەورە ساڵان. با سپاسە دکتۆر ئەرەس بۆ چارەوەی. دکتۆر پرسیارەکە لێەوە دەست پێ یەکەم کە
هەمیشە پرسیاری خەڵکەوەیە لەکەی توانێمە دەستکەین بە ڕاستکردنەوەی دانی مناڵان. ئەم پرسیارە یعنی با بڵێن یەکێکە لە پرسیارە زۆر باوەکان کە یەکەم پرسیارەکە دایک و باوکێکە بە تایبەتی کەی ئەم پرسیارەکە لە کاتێکە کە کێشەیەک ئەبینێ بە ئێمە بگەڕێنەوە دواوە ئێمە ئەزانین کە من لە مرۆڤ دوو جۆر ددانمان هەیە ددانی شیری و ددانی هەمیشەیمان هەیە هەڵبەتە هەندێک لە پرسیارەکان هەڵگرتووە وردە جا ئەمێ لەوێەوە دەست پێ باشە ڕاستکردنەوەی ددان ئەوەی کە زۆر باوە کە خەڵک ئەیزانێ عادەتەن بۆ ددانە هەمیشەیەکانەکە بۆ ددانە شیریەکان زۆر بە دەگمەن ئێمە با بڵین تەداخل ئەەکەین ئینتەرڤێنشنەکەین زۆر بە دەگمەن دەستکاری ئەەکەین لەبەر ئەوەی یەکەم دانەکان کاتیە دووەم ئەگەر کێشەیەکی زۆر گەورە نەبێت دەستکاری ناکەین بۆ ئەوی نامانەوێت دەست بخەینە ئاراستەی گەشەی ئەو مناڵە خۆیەوە. بەڵێ دکتۆر ئێمە مەسەرەن ئاگدارین کە جەنابەت مامۆستا مێژوویلەوەیە لە تەمەنی 3 ساڵیە تاوای دانەشیرەکانی مناڵەکان هاتوونەتە دەرەوە لە تەمەنی 5 بۆ 7 شیرەکان دەستەکان بەکەوتن هەمیشەکان دەستەکان بە دەرچوون لە دوای تەمەنی فەرموو لێرە ئەو تەمەنە زۆر مهمە ئەکادیمیای ئەمریکی بۆ ڕاستکردنەوەی ددان با بڵێن ڕکۆمەندێشنەکە ئەمەیە کە تۆ هەموو منداڵێک لە تەمەنی 7 ساڵی ئەسێسمنتێک کرێت تەقیمێک بکرێ هەڵسەنگاندنێکی بۆ بکرێ بۆ ئەوەی بزانن ئایا لە ئێستادا کێشەی هەیە یان لە دوا ڕۆژدا کێشەی ئەبێت لە ڕیزبوونی ددانەکان و لە دەمداخستنی و لە شێوەی دەموچاویدا. هەندێک ئەوروپیەکان ئەڵێن لە تەمەنی 8 ساڵیەوە ئەم دوو تەمەنە مهمە لە 7 بۆ 8 ساڵی بۆ ئەوەی منداڵ تەقیمێکی بۆ بکرێ بۆ ئەوەی بزانی دانە هەمیشەیەکانی ئایا خواروخێکی تێکەوێ لە دەمداخستنە کێشەی ئەبێ چونکە بڵین بابەتی ڕاستکردنەوەی دنان تەنها ئەوە نییە ڕیزبوونی دانەکانە شتێکەیە لە ئینگلیزی پێڵێن فانکشنال ئۆکلوژن یعنی ئەمە مهمترە لە خەڵک ئەوەی کە چاوی بینێ ددانێکی ڕێک و ڕیز ئەبینێ ئەوەی کە پزیشکی بینێ ئایا ئەم ددانە ڕێک و ڕێکە ئەم ڕێکە چۆن دائەخرێ چۆن با بڵین تا چەند نانی پێ ئەخوا بە شێوەیەکی دروست باشە لە تەمەنی بەگشتی هاوڕای لەسەوی کە لە خوار تەمەنی 10 ساڵیەوە ئەبێت مناڵ ببینرێت بۆی هەڵسەنگاندنی بکە ڕزبوونی دانەکانی لەدا ئەتوانی بڵێ هەندێک جار تۆزێ درەنگە لە خواردنەوە باشتریش باشە ئەی لەکەوە توان دەستکاری بکە لەگەر پێویستی بوو ئەمە خۆی لە خۆیان بابەتێکی ترا ئەوەی کە باوە ڕاستکردنەوەی ددان خەڵگوات تێگەیشتووە کە تەنها تۆ نقێمێکدا ئەنیت و ڕاستەکەیتەوە ئەمە لە ڕاستیە قۆناغی دووەمی ڕاستکردنەوەیە ڕاستکردنەوەی ددان هەندێک جار پێویستەکە بە دوو قۆناغ بکرێت قۆناغی یەکەم و قۆناغی دووەم قۆناغی یەکەم لە کۆتاییتی دانەشیریەکان لە تەمەنی 6 بۆ 7 ساڵ و پێش ئەوەی زۆربەی دانە هەمیشەیەکان بێ یعنی لە تەمەنی پێش 10 ساڵی ئەکرێ پێش 9 ساڵی ئەکرێ بۆچی ئەکرێ ئەمە قۆناغی یەکەم هەندێک بابەتێ هەندێک جار بە یارمەتی مۆدێل دەکەین هەندێک جار مناڵیەت هەندێک کێشەی تایبەتیان هەیە بۆ نمونە ئێمە ئەزانین ئەمە هەرچەنە ئەمە با بڵین مۆدلەکە هیدانی گەورەیە بەڵام هەر بۆ باسەکە دروستە شێوەی دەمداخستنێکی ئاساییمان هەیە کە پێڵێن جۆری یەک باشە ئەمە جۆری یەک ستاندەردەکەیە هەندێک مناڵ هەیە کە دەمداخا بەم جۆرە دەمداخا دانەکانی پێشەوەی باش جوود نابێت سەبەبی خۆی هەیە باوترین سەبەبی باوترین هۆکارەکەی ئەوەیە کە لە دوای تەمەنی 4 ساڵونی بۆ 5 ساڵ ئەم مناڵاییان مەمەمژەی دایمە لە دەمان مەمەی وشکەکان یان پەنجەی ئەمژێ وەکو خوب یەکێکیکە لەوانە بۆ نمونە کە دەمدا ئەخام مناڵە دانەکانی بەم شێوەیەدا ناخرێ بەم شێوەیەدا ئاخرێ سەیرەکەی دانی خوارەوەی هاتۆتە پێشەوە ئەمە لەو کێشانەیە ینی چەندانەیەکە یەکێک لەوانە کە دەمدا ئاخا دانەکان ئاوادا ئاخرێن یان کە دەمدا ئاخا دانەکانی زۆر ئەچن بەناوەکە دانی پێشەوەی دانی خوارەوەی لە مەڵاشووی ئەدا یان کە دەمدا ئەخا بەم جۆرەدای ئەخا بانی خوارەوەی یەتە پێشەوە یان کە دەمدا ئەخا پێشەوەی تەواوە دانی پشتەوەی ئەواچی بەناویەکە ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە یان شتێکی کە هەیە بۆشایی زۆر هەیە لە دانەکانە یان قەڵەباڵغیەکی زۆر هەیە لە دانەکانە ئەم دوو شەیە مهمە زۆر شەر نییە هەر منداڵێک تۆزێ دەمودانی سەریەک نیشت یەکسەر تۆ ڕاکەی وڵا خەمن لێبێ بڵێ وڵا ئەمە ڕاستکردنەوەی پێویستە لەم تەمەنە و شەر نییە کە بۆشایی ئەکەوێتە دانەکان لێرا یەک سەرنجی بچکۆلە هەیە مناڵی تەمەن 5 بەرەو ژوور هەتا ئەبێ بە 6 ساڵ و 7 ساڵ بە شێوەیەکی فیزیۆلۆجی بە شێوەیەکی نۆرماڵ
بۆشایی ئەکەوێتە دانەشیریەکان خۆی ئامادە ئەکا بۆ ئەوەی شوێنەکە ئامادە بێ بۆ ددانە هەمیشەیەکانی پێشەوە کەێن کە پانیەکەی گەورەترە. ئەم کێشانە لە فەیسی یەکەمە لە قۆناغی یەکەمە ئەتوانی هەندێک جۆر ڕاستکردنەوە بکەیت. باشە. دەربارەی ئەوانی کە باست کرد لە وردەکاریانی لە دەمداخستن و لە شێوازی جوود بوونەکان و شێوازی ئاسایی و نائاسایی و تاکۆتایەکی کە بە باشی تێگەیشتین لێ. هەمیشە پرسیارەکە ئەوەیە لەو تەمەنە هەندێجار کە لە 5 یان لە 9 یان لە 10 کە لە دوای 12 بۆ 4 دانەشیرەکان بە تەواتی نەماون و هەمیشەیەکان هاتوون. بەڵام بە تایبەتی لەو تەمەنی کە تێکەڵاوی دانەشیری و هەمیشەیەکانە و لەو کاتی کە سەرەتای دەرچوونی هەموو دانە هەمیشەیەکانە ڕاستکردنەوە هەروکو مۆدیلە کۆنەکە تەنها بە نقێم و بە تەلەکرێ یاخود مۆدیلی تریش هەیە. نەخێر با بڵێن خۆی ئەوەی کە زۆر باوە نقێمەکەیە لەبەر دوو هۆکار. یەکەم زۆربەی پزیشکانی ڕاستکردنەوە کە ئەی خوێنن با بڵێن تەرکیزەکان لەسەر ئەمەیە زیاتر ئەمە ئەخوێنن. دووەم شت بۆ نمونە ئەمە ئەم نقێمانەیە. دووەم شت ئەمە کۆنتڕۆڵکردنی ئاسانترە. ئەتوانی دانەکان ئاسانتر کۆنتڕۆڵ بکەی بۆ جوڵاندن. لە هەندێک حاڵەتە لە هەندێک حاڵەتانە کۆنتڕۆڵکردنی زۆر قورسترە. یعنی بەپێی هەموو سەرنجی ئەوە ڕابکێشم ڕاستکردنەوەی ددان شتێکی زانستێکی تایبەتە لە بواری پزیشکیدان. هیچ پلانێک نییە، هیچ پرۆتۆکۆڵێک نییە بڵێ ئەم پرۆتۆکۆڵە من تەسبیت یەکەم با بڵێن ئەم پرۆتۆکۆڵە تەطبیقەکەم ئەیچەسپێنم بەسەر هەموو نەخۆشەکانمە. شتی وانە هەموو دوو نەخۆش بێنە هەمان کێشەیان هەبێ بە دوو جۆری جیاواز چارەسەرەکەی بۆەکەی. تەمەنی نەخۆشەکە فەرقەکە، شێوەی نەخۆشەکە، ڕادی نەخۆشەکە، ڕادەی حاڵەتەکە فەرقەکە. ئەم نقێمە با بڵێن کەدا ئەنرێ کە بە ئینگلیزی پێڵێن برێسز زیاتر تەمەنی هەرزەکار حەزیان لێتی بە تایبەتی ئەگەر ئاوا ڕەنگا و ڕنگ بێ و لاسیش پێوە بێ و وەکو با بڵێن لە سۆشیال میدیا زۆر تەسیری هەیە بۆیان وەکو ئاستێکی پرستیج حەزیان لێتی. بەڵام قۆناغی یەکەم ئەمە زیاتر لە قۆناغی دووەم ئەکرێ. قۆناغی یەکەم زیاتر بە هەندێک ئامێری تایبەت ئەکرێ کە بە مادەی ئەکریلیک هەمانە بە وایر دروست ئەکرێ بۆ مەسەلەکردنەوەی مەڵاشووە یان سابت ئەکرێ لە ناوەوە ئەڵقی خۆی هەیە، وایری خۆی هەیە، ئیسپرنگی خۆی هەیە، یان شتێکی کەمان هەیە کە تا ڕادەیەک تازەیە پێی ئەوترێ کلیر ئەلاینەرز بە ئینگلیزی، یعنی با بڵێن ڕێکردنەوەی نادیار کە بریتە لەم پلاستیکە. ئەم پلاستیکە بۆ دوو شت بۆ سێ شت بەکارێ بۆ چەند شتێک بەکارێ. جۆرێکیان هەیە دانەکانی پێڕاست دەکەیتەوە، جۆرێکیان هەیە نەرمترن لەمە نەخۆش بە تایبەتیوانی کێشەی جوگانەیە شەو لە دەمی ئەەکەن بۆیان ئەکرێ. جۆرێکیشان هەیە کە تۆ ئەم نقێمە تاو کرد پێویستەکە بۆ ماوەی 6 مانگ ساڵێک 2 ساڵ یان هەتاییە دانەیەک لەمانە بەکاربێنی دانەیە بۆ دانیستەرەوە دانەیە بۆ خارەوە بۆ ئەوەی دانەکانە لە شوێنی خۆیان ڕاگیر بکە. جگەلەوانی کە جەنابی دکتۆر باسی کرد هەندێک ڕێگەمانێک خۆی ئاماژی پێدەکە پێترە فێسی یەکەمی چارەسەرەکان کە هەندێکیان لە زمان زانستەکە پێوترێ مایە فەنکشنەڵ پلانز. پرسیارمان لە پزیشکیی ڕاستکردنەوەی ددان کرد دەربارەی مایە فەنکشنەڵ پلانسەکان چین و کەی و چۆن بەکارهێندێ بینەریەوە بین و پاشەوە گەڕێنەوە خزمەتتان هەندێک پرسیارمێ هەم دەربارەی ئەو کلێر ئەلاینەرانە ئەوەی کە بە قاڵبە ڕوونەکە کە ئەم قاڵبە کەی و چۆن بەکارهێنرێ و ماوەی چەندێک پێویستەکە لە دەمی نەخۆشەکە بێ و هەروەها پرسیارم هەیە دەربارەی پەنجەمژین و مەمەوشکە تا کوستەمەنە دەکرێت بەکار بهێنرێ لەگەڵ مامنینەوە خزمەتتان. سەبارەت بە جۆرێکی جیاوازی تر لە ڕاستکردنەوەی دان کە بە پێچەوانی جۆرەکانیەوە کە ڕاهاتوین پێوترێ نقێم پێوترێ تەقویم یا ڕاستکردنەوەی دان بە تەل جۆرێکی کەمان هەیە کە تۆزێ جیاوازە لەوە پێی ئەوترێت بە زمانی ئینگلیزی زمانە زانستیەکەی پێوترێت مایۆفانکشنەڵ ئەپلاینس. مایۆفانکشنەڵ ئەپلاینس مەبەستیان لە چییە؟ مەبەستیان لەوەیەکە لە ڕێگەی ڕاکێشانی ماسوولکەوە ماسوولەکانی ناو دەم و شەویلگە ئەتوانن شێوازی جوودبوونی شێویلگی سەر و خوارەوە ئەگەر ناڕێک بوو ڕاستی بکەنەوە. بە نمونە ئەگەر ئێمە لەمەیە باسی بکەین هەنێک کەسمان هەیە شێلگی سەروی زۆر لە پێشیان شێلگی خواروی زۆر لە دوای بەم شێوەیە خۆی گەرمە نۆرمەڵەکە بێ ئەمە هەنێکەزێ ئاوایە بەم جیهازی کە وتمان بەم ئامێرە ماسوولەکان ڕائکێشێ ئی شەویلگە ئاوای لێ ئەکا وردە وردە لە یەکی نزیە کاتەوە بەمە وا ئەوترێ کە ئەتوانرێ شێوازی
ئێسکەکە بهێنرێتە پێشێ و هەروەها لەگەڵی شیا دانەکان ڕێک بێتەوە. شێوازی شکەمان هەیە کە بە دەر لەمە لە دەرەوەی دەمە ئەمن جۆریان لە ناو دەمە. شێوازی شکیان هەیە لە دەرەوەی دەم کە پێوتری ئۆرتۆگناسیک ئەپلایەنس یعنی ڕێکردنەوەی شەویلگە. ئەمە لە تەمەنێکی دیاریکراوە ئەکرێ. لە تەمەنی ئەتوانێت مناڵەکە لە نێوان 8 بۆ 9 ساڵ تا 12 ساڵا بێ بۆ چکە گەشی ئەو کاتی مناڵ لە بەرزترین ئاسیایەتی. بەم شێوەیە کەدا ئەندرێ هەنێکیان هەیە شێوگی سەرۆیان لە پێشە، شێرگی سەرۆ لە پێشە جیهازێک هەیە ئەمریکای بوویدا ئەندرێ ناهێڵە شێرگی سەرۆی زۆر گەشە بکە لە ماوەی ئەو 2 ساڵی کە گەشەکەی ماوێتی لە هەمان کاتە شێرگی خوارەوەی بە شێوازێکی ئاسایی خۆی گەشە ئەکات و یەتە پێشەوە و نۆرماڵە بێ یان هەنێک کات بە پێچەوانەوە هەنێک دایک و باوگێنە لامان ئەڵەن هەست دەکەین مناڵەکەمان شێرگی خواروی زۆر لە پێشە بەم شێوەیە کە شێرگی خواروی لە پێشە ئاوایی ئێمە لەو کاتیا لەو تەمەنیا ئەتوانین ئامێرێکی بۆ دروستکەین کە پستانە خاتە سەر شێلگی خوارەوەی ناهێڵە گەشە بکە لەگەڵش یا شێلگی سەروی بە دوو لاستیک ڕائکێشین بۆ ماوەی چەند مانگ یەکتیا ئەبێت 4 مانگ 5 مانگ بەپی لە کەسێک و کەسێکیکە ئەگۆڕێ لە قورسی ئیشەکە لە زەلامێک و بە زەلامێککە ئەگۆڕێ بەم شێوەیە هەنێک کات ئەتوانین ئەنجامی زۆر جوانەوە دەستکەوێت لە هەنێک لە کتێبەکانەوە باوە کە پێی ئەوترێ ماجیک ینی جادووە ئەم شتە تەسەوڕ ناکەی لە 4 مانگە ئەم ئەنجامە جوانت باتێ بەڵام خۆشبەختانە هەنێک کات ئێمە ئەتوانین بۆ لە ڕێگەی و ئامێرانەوە ئەنجامی زۆر باشمان دەست بکەوێت بەڵام وەکو وتم لێرە گرنگترینشت تەمەنە ئێمە ناتوانین لە مناڵێکە 14 ساڵ بۆ سەرۆبێ بیکەین چکە گەشی وەستاوە گەشی شەویلگە و پوک و ئەوانی بەڵام گەشی کە لە مناڵەکە لە 12 ساڵ بێ یا بۆ خواردتر ئێمە ئەتوانین ئەو گۆڕانکاریانە بکەین و ئەنجامێکی زۆر باشمان دەست بکەوێت لەم کارەیە. لە بەشی یەکەمی بەرنامەکە باسماندا وردەکارەکانی ڕاستکردنەوە چ تەمەنێگەکرێ بکرێت و هەروەها لە کە و چۆن ئەکرێت ئەوەی کە ئێستا لێرە پرسیارە جەنابی دکتۆر باسی لە ڕێگەیەک کرد کە پێوترێت کلێر ئەلاینەر ئەوەی کە قاڵبێکی ڕوونە بەکارهێنرێت بۆ ڕاستکردنەوە دکتۆرە قاڵبەکە گەر پیشانمان بیتەوە پێشم بڵیت ئەم قاڵبانە چەندێک ئەبێت نەخۆش بەکاری بێنن سە بۆ نمونە لە تەلەکەیە کە ماڵقی داهاتووە سەر گەورە ساڵان قساکەین بە شێوەیەکی گشتی ساڵێک تا دوان ئەو پەڕی تا 3 ساڵە خۆت وتەنیش باست کرد کە هیچ دوو نەخۆشە لێک ناچن لەبەر ناتوانین هیچ کەسێک هیچ پێشبینیەک بین لەسەری بەڵام ئەم قاڵبانە بە شێوەیەکی گشتی دیسانەوە بەبێ وردەکارە جیاوازەکان چەندێکە بێ نەخۆش بەکاری بێنەوە چەند قاڵوی بۆ دروست بکرێت ئێمە کە بۆ نەخۆشی ئەەکەین ئەمە یەکەم شت کە پێڵین ئەم ئامێرە تۆ بەکاریێنی بێ بەکاری بێنی ڕۆژانە 22 سعات پلاس 22 سعات زیاتر ئەبێ لە دەمی بێواتە شەو پێوەی ئەخەوێ کاتی ئاسایی لە دەمیایەتی تەنها کاتێک کە لای ئەبا بۆ نان خواردنە لە کاتی نان خواردن لای ئەبات نانەکەی ئەخوا نەخۆشەکە دەمودانی ئەشوا جوان قاڵبەکە ئەشوات ئەکاتەوە دەمی یان بۆ کاتێک کە دەریێنێ با بڵێن بۆ ئەوی قاڵبەکە شەو پێویستە کا شەو ڕۆژی جارێک دووجار بە فڵچە و دەرمان بشۆرێ لەگەڵیشیا دەمودانی خۆشی بشۆ بەس ئەو دوو کاتە لای ئەبا ئەگەر نا ئەبێ 22 سعات زیاتر لە دەم بێ ئەنجا با بڵێن یەک قاڵب نییە ئەمە سیریسێکە با بڵێن زنجیرەیەکە ڕقەمی لەسەرە ژمارەی لەسەرە لێرەوە ژمارەیەکی لەسەرە ژمارەی یەکەم بەکارێنێ کە ژمارەی یەکەم ئیشی خۆی کرد ژمارەی دووەم بەکارێنێ ژمارەی دووەم ئیشی خۆی کرد ژمارەی سێم وردە ژمارەی یەکەم کە بەکارێنێ قاڵبی ئێستای ددانی نەخۆشەکە نییە قاڵبی بۆ نمونە هەفتەی داهاتووە ئەم قاڵبە کە ئەچێتە ناوەوە گۆڕانکاریەکی تایە با بڵین پستانێکە خاتە سەر ددانەکان ئەیجوڵێنێ بۆ ئەو شوێنەی کە ئەمانەوێ قاڵبی دوای ئەو لێەوە ئەیجوڵێنێ بۆ شوێنێکی تر گرنگەکە لێرە ئەمەیە ئایا کەی قاڵبەکان ئەگۆڕێ باشترین کات بۆ ئەوەی کە لە ژمارەیەک بچیتە ژمارە دوو بچیتە ژمارە سێ کە ئەڕۆی لە کاتی شەوە چکە زۆربەی ددان جوڵانەکان لە کاتی شەوایە چکە لە کاتی شەوە تۆ دانەکان جوود ناکەی دەمکراوەیە جوانتر دانەکانە جوڵێ هەر وەکو بۆ نقێمەکەش هەر هەمان شێوەیە ئەی چەند مانگ پێوەیە بێت چەند ساڵ چەند مانگ چەند ساڵ ئەکەوێتە سەر با بڵێن جۆری چارەسەرەکە ئەمە یەکەم دووەم بە شێوەیەکی گشتی ئەگەر نەخۆش تەمەنی خواربی ساڵ بێ ئەتوانێت هەفتانە بیگۆڕێمە هەفتە هەموو هەفتەیەک هەموو هەفتەیە ژمارەیە بڕواایی لە مانجێکە 4 دانە ئەڕوا ئەگەر با بڵێن حاڵەتێکی سادە بێ لەوانەیە لە 8 دانە بۆ دەدانەی پێویست بێ یعنی لە دوو مانگە تەواو بێ ئیشەکەی ئەگەر حاڵەتەکەی
وەسەط با بڵێن میدیەم بێ لەوانەیە ئەگاتە نزیکەی 15 بۆ 20 هەندێک حاڵەتمان هەیە لە 20 زیاترە 40 دانەی پێویستە کاتە بە شێشی گشتی لە ساڵێکە لا ینی لە ساڵ کەمتری ئەوێ زۆر بیکات هەر لە بەشێکەمیشە باس کرد کە پاش تەواوبوونی ڕاستکردنەوەکە هەندێکیان پێویست دەکات کە ڕیتێنەر بەکاربێن ئەوەی کە هەمان شێوە پرۆتۆکۆڵی با بڵێن ڕێتێنشن عادەتەن پرۆتۆکۆڵی هێشتنەوەی ڕاستکردنەوەکە 6 بۆ 7 مانگی یەکەم شەو ڕۆژ بەکارێنێ لە دوای ئەوە 6 مان بەس شەوانە بەکارێنێ من بەعنی بەش بە حاڵی خۆم ئەمە وە پێوتی ڕاستکردنەوەی ددان زانستێکی زۆر تایبەتە هەر پزیشکە پرۆتۆکۆڵی خۆی هەیە بۆ ئیشکردن پرۆتۆکۆڵەکەی من ئەوەیە بە نەخۆش ئەڵێم 7 مانگی یەکەم دوای 7 مانگی یەکەم 6 مانگ بەس شەوانە بەکاری بێنێ دوای ئەوە 6 مانگ بیکە بە شەو ناشەوێ دوای ئەوە توانێت بیکە بە 2 شەو ناشەوێ دوایی بیکە بە هەفتەی شەوێ هەتا بتوانێت زیاتر بیهێڵێتەوە باشترە ئەگەر تەمەنی خوار 20 ساڵ بێ خوار 16 ساڵ بێ با بڵێن لە گەشایە و گەشایان ئەوەستێ لە دوای 15 و 16 بەپێی کوڕ و کچ دانەکان باشتر ئەمێنێتەوە و پرۆتۆکۆڵی بەکارهێنانی آخر قاڵە پرۆتۆکۆلی ڕێتێنشن با بڵێن مانەوەکە کەمترە وەک لەوەی بۆ نمونە کەسێک لە تەمەنی من و تۆیە لەبەرەوەی دانەکانمان ئەجوڵێنی زیاتر حەزەکە بچێتەوە جێی خۆی لەوانەیە پێویستکە هەتایە شەو دانەیەک لەمە بەکاربێنێ پەنجەمژین و مەمەلاستیک هەتا تەمەنی ئاساییە بەپێی سەرچاوەکان جیاوازە بەشێ ئەوەی بینیمانە بە شێوەیەکی گشتی تا 4.5 زەرەرەکەی ئەگەڕێتەوە باش لە دوای 4 بە مناڵە پەنجەمژین لە مەمەلاستیک نەمە مەمەلاستیک نە پەنجەمژین چونکە ئەم خووە ئەبێتە هۆی ئەوەی مەڵاشوی خوڵەکە دانەکانی خوارەوەی ئەباتە ناوەوە دانەکانی سەرەوەی هێنێتە پێشەوە دانەکانی سەرەوە دیوی با بڵێن دواوە ئەچن بە چاڵە حاڵەتێکی زۆر قورس دروستەکە کە چارەسەرەکەی ئاسان نیە دوایی جاو پرسیاری کە زۆر مهمە وەکو پسپۆڕێکی ددانی منداڵان پزیشکی پسپۆردانی مناڵان و دکتۆراکە لە دامپارێزیایە و شارەزایشی لە ڕاستکردنەوەی دانا ئەڵێن دانی مناڵ هەڵما کێشە خراپە دوای دانی خوارە بێ وەکو کاکتۆر شارەزا بێ با بڵێ من لە 2010ەوە ئەو بابەتە لەگەڵ چەند پزیشکێکی بەڕێزە لە زانکۆی سلێمانی ئەو دەرسە ئێمە ئێڵێن دێ ئەم شتە تا ئەم دقەیە لە دەمی کەسمان نەهاتوە دەرەوە کە بڵێن دانی مناڵمە کێشە چکە خراپە بێ ئەگەر پێت بڵێن یەکێک لە باشترین چارەسەرەکان کێشانی ددانە لە وڵاتی ئێمەیە پرسیارەکە لێرە بۆ لە وڵاتی ئێمە لە زۆربەی وڵاتانی دنیا لە وڵاتە پێشکەوتەکان تۆ واجبە لەسەرت هەموو شەژمانی مناڵەکەت بەری بۆ پشکنین حتا لە هەندێکیانە سێمان لە سێمانیشە ئەبێ بێتە پشکنین بۆی بێتە پشکنین پڕکردنەوەیەکی بۆ کرێ لە بیدایەتی پڕکردنەوەکە فریای ئەکەوی چاکیەکەی ئێمە زۆربەی کات دایک واو کە مناڵمان بۆ هێنێ کاتێک بۆمانە هێنێ بە ئازارەوەی هێنێ کە بە ئازارە خۆی سەبەبی هەیە بۆ ئەم کاتێکی هێنێ بە ئازارەوە بۆتە هێنێ وەزعی ددانەکە لەوەیە کە ناتوانانی چارەسەری بکەیت تەواو بەڵام ئەوە نییە کە لە کوردستانە ئەو چارەسەرانی کە لە دەرەوە هەیە لای ئێمە نەبێت چارەسەرەکان هەیە بەڵام بە خراپی نەخۆشەکە ئاگاتە بە خراپی نەخۆشەکە ئاگاتە بەردەستمان و بگرە ئەو تەکنەلۆژیایی کە لە ئەمریکا و لە یابان و لە ئوسترالیا و لە ئەوروپا هەیە یعنی ئەو تەکنەلۆژیایی کە باسمان کرد ئەو ئەلاینەرە ئەمە بە دیجیتال تەکنەلۆژی نە هەر لە مەسەلەی چاکردنی دانیش لە مەسەلەکەیە باشترین مەواد کە لەوێ بەکارێنێ ئێگاتە لای ئێمەش کەواتە هەڵکێشانی دانی مناڵان ئەگەر باشترین چارەسەر نەبێتێکە لە باشترین چارەسەر زۆر ئەتوانین لە 150 کاتەکان بڵێ کە باشترین چارەسەرە دانیشی خوارەوێ نازانیت ئەگەر خوار بوو چارەسەرەکرێ ئەوەی کە زۆر بەبەستم بۆ ئالێرە ئەلم وشەیە لە دەمی دکتۆرا سوەرگرین کە لەوانەیە زیاتر لە 500 دکتۆریدان لە بەردەستی ئەو هاوڕێکانە پێگەیشت بێ کە مامۆستای ددانی مناڵانە لە زانکۆی مامۆستای خۆشم بۆ کە زۆر کەس لە دانی مناڵەکە هەڵ ناکێشم وڵادانی خوارە بێ هەڵکێشانیدان باش ئەگەر باشترین چارەسەر نەبێ بۆ ددانە شیرەکان یەکێکە لە باشترین چارەسەکان هەڵبەت ئەگەر زوو ببرێ چارەسەری تریشی هەمووتانەوەژە زانن دو پرسیارم لەم بڕگەیە ئەکرێ هەر خودی هەڵکێشانیدان یارمەتی بێ بۆ ڕاستکردنەوەیدان یان کە ڕێگەگرتن بێ لە خواردبوونی دانەکە لە داهاتوو بەڵێ ئەکرێت بەڵێ چارەسەرێکی زۆر تایبەتە وەکو خۆت خوێندوتە ئێمە هەر ناوێکی زانستی خۆی هەیە پێڵێن سیریال ئەکستراکشن هەندێک جار پێویستەکە لە 6دان بۆ 8دان جاریوە 12دان ئەکێشین بەپێی تەمەنی جیاواز لە تەمەنی عادەتەن تەمەنی 7 بۆ 8 ساڵ دەست پێەکە لە تەمەنی لە 10 کۆتایی پێەیە ئەمە ئەتوانێت
یعنی بە جۆرێک کە ئەگەر ئالۆزیێکی زۆر هەبێت لە دانەکان و چەند با بڵێن پێداویستێکی تایبەتی هەیە ئەمە گونجان لە مناڵەکەیە ئەتوانی بە هەڵکێشانی 4 ددانی شیری کۆتایی بێ کە دوایی پێویستی بە ڕاستکردنەوەی ددان نابێت لە زۆربەی حاڵەتەکاندا. یەکێک لەو بابەتانی کە زۆر مەبەستمانە کە تێبدەنەوە لە بواری پزیشکیە هەموو کارەکانی ئێمە تیمۆرکە کاری دەستە جەمعەیە. یەکێک لەو بەڕێزانش کە زۆر گرنگە لە مەسەلەی پشکنینی دانی مناڵ و لە ئەوەی کە هەڵسەنگاندن بۆ خواروخێکی دانەکانە جگە لەو پزیشکی کە خۆی لە کلینیکەی بینێ پزیشکانی پسپۆڕی تیشکی شەویلگە و ڕووە. پرسیارمان کرد دەربارەی تیشکی شەویلگە و ڕوو لە دەستنیشانکردنی زووی نەخۆشیەکانەوە ڕۆلی لە ڕاستکردنەوەی دانی مناڵانە. بینەری وەڵامەکە ئابین و ئەگەڕێنەوە خزمەتتان بۆ دو بەرگە چونکە پرسیارم ماوە دەربارەی ئەوەی کە ڕاستکردنەوەی دان هەر بۆ جوانیە ئەمە وەڵامەکە لە دکتۆر ئاراس وەرگرم لەگەڵمانە بن. تیشکی ددان بریتیە لە وێنەگرتنی ددان و شانەکانی دان و ئێسقانەکانی دان و پاشان بە تیشکی ئێکس لە ڕێگەی تیشکی ئێکسەوە پاشان دەرچوونی ئەم وێنەیە لەسەر ڕوبەری فیلمێک یاخود لەسەر سکرینی کۆمپیوتەرێکە گەروێت و تیشکەکە ئامێری دیجیتال بوو پاشان پزیشکی دانەکە ئەتوانێت کۆمەڵە سوود و زانیاریەک لەو تیشکە وەربگرێ و بیکا بە نەخشە ڕێگایەک بۆ چارەسەرەکانی داهاتووی. و بۆچی گرنگە مناڵ بە تایبەتی لە مناڵە کە ئێمە باسی بەکارێنانەکانی لە مناڵاکەیت بۆچی گرنگە یەکەم ستێپ یەکەم جار لە مناڵە پشکنین بە تیشکی دان بکرێت پێش هەموو پرۆسەکانی تر لەبەرەوەی ئەم تیشکەوەکو وتمان نەخشە ڕێگایەک ئەبێ لە بەردەم ئەو پزیشکە لە قۆناغی یەکەمە کە بزانێت چی لە ستێپەکانی داهاتوە هەنگاوەکانی داهاتوە بۆ ئەو مناڵاکە وەکو نەخشە ڕێگایەک لە بەردەسایەتی. خاڵێکی تر ئەم پرۆسەیە بە بەراورد بە پرۆسەکانی تریدان وەکو پڕکردنەوە و کێشان و ئەوان بابەتەکانی کە بە نسبەت مناڵەوە زووتر قبول ئەکرێ ئاسانترە ترسی کەمترە بەکارهێنانی دەرزی و بەنج و ئەم شتانەیتیانە وا لەو مناڵاکەی کە ئەگەر بە یەکەم ستێپ بە تیشت دەست پێ بکەی پرۆسەکانی داهاتووی لە ئاسان بێ ئەو ترس و قەلەقی و ڕاڕایی کە هەیەی لە پزیشکی دان کەمی کەیتەوە لەبەرەوە گرنگە لێرەوە دەست پێ بکەیت. پرسیارێککە ئەوەیە مەسەلەن لە چ تەمەنێکا باشە مەسەلەن تیشک بۆ مناڵ بگیرێ ئێمە دوو جۆر دانمان هەیە دانە شیریەکان و دانە دائیمیەکان هەمیشەیەکان لە بینی دانی شیری و دانی هەمیشەیە فترەیەک ماوەیەکمان هەیە پێوترێت دانە تێکەڵەکان کە دانی شیری و دانی هەمیشەیش لە دەمی مناڵەکە هەیە. باشتر وایە لە تەمەنی 4 ساڵ ئەو کاتێک کە مناڵ ئەچێتە بەر بڵێن باخچەی ساوایان و ئەمانە مناڵەکە پشکنینی تیشکی بۆ بکرێت لەلایەن پزیشکی پسپۆری دانی تایبەت بە تیشکەوە بە تایبەتی لەو خێزانانەی کە کێشە و گیرروگرفتی کلۆری و خراپی دانەکان لە وەکو سیفەتێکی بۆ ماوەی لە ناو مناڵەکانیان هەیە زووتر چارەسەر بکرێ و زووتر دەستنیشان بکرێ واتە لە کاتی دانەشیریەکان پاشان لە کاتی دەرهاتنی دائیمیەکان هەمیشەیەکان لە تەمەنی 6 ساڵ بەرەوژوور تا 12 ساڵ باشتر وایە ناوبەناو چێک بکرێ بە تیشک و بزانرێت چ کێشە و گیر و گرفتێکی هەیە بۆی زوو دەستنیشان بکرێ حتمما ئەگەر زوو کێشەکان دەستنیشان بکرێت دوای چارەسەرەکەشی ئاسانە بێ. اینجا بە شێوەیەکی گشتی پزیشکی ددان ئەتوانێت چۆن سوود لە تیشکی دان ببینێ ئەو حاڵەت و بارانە چین کەوا پزیشکی دان لەسەر تیشکی دان ئەیدۆزێتەوە. حتمما بەکارهێنانەکانی زۆرن بەس بە کورتی بە شێوەیەکی گشتی یەکەم خاڵ ئەوەیە پزیشکی دان لە ڕێگەی تیشکی دانەوە ئەتوانێت بە تایبەتی ئەگەر تیشکی پانۆراما بێ کە هەموو دانەکانی لەسەر دەرچێ ئەتوانێت هەڵسەنگاندنێک بکا بۆ تێگڕای حاڵەتی دانەکانی و چۆنێتی دروستبوونی قۆناغەکانی گەشە و دروستبوونی دانەکان پاشان ئەتوانێت دەستنیشانی ئەوە بکە چەندانی ئەم مناڵە کلۆرە پێویستی بە چارەسەر هەیە و ڕادەی ڕێژەی کلۆریەکەی چۆنە ئەتوانێت مەسەلەن بوونی هەر جۆرەك هەوێک ئیلتیهابی دان بێ یاخود ئیلتیهابی پووک بێ ئەم بیدۆزێتەوە یاخۆ وەکو کیس و دوومەڵی دان و کیسی دان و یاخود لە هەندێک حاڵەتی تایبەت و کەمە ئەگەر نەخۆشی مەترسیدار وەکو وەڕەم و شێرپەنجە ئەمانە ڕووبا پێشوەخت لە ڕێگەی ئەم تیشکەوە ئەتوانرێ دەستنیشان بکرێت. سوودێکی کەی تیشکەکە ئەوەیە پزیشکی دان ئەتوانێت مەسەلەن بزانێک هۆکاری درەنگ دەرهاتنی دانەکان چییە. جاری وا هەیە مناڵەکە دانی گیر خواردووی هەیە ئێمە پێڵێن ئیمپاکشن جاری وا هەیە مەسەلەن سیرەکەی دانی زیادەی دەرهاتووە پێڵێن سوپەرنیورەری دانی زیایەیان لەوانەیە بە شێوەیەکی بۆ ماوەی لە زگماکە دانێکی نوقسان بێ دانی نوقسانی هەیە وەکو کۆنجێنیتال میسین ئەمانە هەر هەمووی لە ڕێگەی ئەم تیشکەوە پزیشکی دانەتوانێت
بە شێوەیەکی گشتی دەستنیشانی بکە و دوای ئەوەش ڕێگە چارەیەکی باش و گونجاو بۆ چارەسەرکردنەکانی دابنێ. حاڵەتێکی کە مەسەلەن کە پێویستە کات ئەم تیشکەی بۆ بژیرێ وەکووتمان ئەم تیشکە بریتێ لە وێنەگرتن لە ڕێگەی تیشکی ئێکسەوە بەڵامە گونجێت بە دوونەوە بێ بە نەوعی 2D هەمانە وەکو دوو دووری بە نەوعی 3D شەمانە وەکو ئەوەی کە پێڵێن 3D و CBCT دوو دووریەکە تەنها لە دوو ڕەهەندەوە لە دوو دووریەوە تۆ توانێت تەماشای ئەو تیشکە بکەیت ناتوانێت هەموو کێشەکانی دەمودان مەسەلەن لە 100 هەموو زانیاریەک با بە دکتۆرەکە ئەو کاتە پەنابێتە بەر تیشکی 3D و CBCT کە بە شێوەیەکی بەرفراوان ئەتوانێت خەمڵاندن و هەڵسەنگاندن بۆ دانەکە و کێشەکانی بکە. ئەجا لەو مناڵانەی کە کێشەیەکیان هەیە کێشەی کەرتبوون یان لەتبوونی لێ و مەڵاشویان هەیە جگە لەوەی کە ئەشعی 2D پانۆرامیکی بۆ گیری پێویستی بە ئەشعی 3D کاتێکی چکش لە بەکارهێنان و سوودەکانی ئەو مناڵانەی کە خەلەل هەیە لە ئێسقان و لە بڵێن کەرتبوونی لێ و ئەمانە بە شێوەیەکی باشتر و زانستیانەتر تیشکی 3Dەکەی بۆ ئەگیرێ. بەنسبەت ئەوەی ئایا ئەم تیشکە سەلامەتە یاخود بڵێن مەترسی هەیە بۆ سەر تەندروستی مناڵەکە لەو تەمەنا یاخود ئاساییە بە شێوەیەکی گشتی وەکو تیشکی ئێکس بە شێوەیەکی ڕەها تیشکی ئێکس هیچ تیشکێکی سەلامەت نییە بەڵام ئەگونجێت پێوەڕوی بۆ دابنرێت پێوەرەکانیش چۆنە هەموو کەیسێک هەموو مناڵێک پێویستە پزیشکی ددان بڕیار لەسەر ئەوە بە کە پێویستی بە تیشکە یاننا و خاڵی دووەم پێویستە پزیشکی پسپۆڕی تیشک بتوانێت تیشکەکەی بۆ بگرێ لەبەرچی لەبەرەوەی ئەو پزیشکە پارامیتەر و بنەمایەکی هەیە بۆ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ مناڵە بە چ شێوەیەک تیشکی بۆ بگرێ وەکو پرینسپل لەناو پزیشکانی تیشکە هەیە کە ئەویش ئەوەیە لە زەرۆرترین لە پێویستترین کاتا بۆی بژیرێ و ئەگەر بۆی گرت کەمترین بڕ و ڕێژە و دۆزی تیشکەکەی لێبە و پاشان تیشکێکیش بۆ بەرهەم بێت کە کوالیتیەکەی ئەوەندە بەرز بێ کە ئەو پزیشکە بتوانێت هەموو خوێندنەوەیکی لەسەر بکە بەبێ ئەوی پێویستی بە دووبارەکردنەوە هەبێ پاشان ئەو پزیشکەیەت بەراوردێکەکە لە نێوان زیانی ئەم تیشکە بۆ ئەم مناڵە بیگرم زۆرترە یان ئەو سوودانەی کە لە ئەنجامی تیشکەکەەوە بۆ حاڵەتی مناڵەکە بەپێی ئەو پرینسپڵە بڕیار ئەیە کە تیشکەکە بگرێ لەگەڵ ئەوەشدا تیشکی ددان دۆزەکەی بە بەراورد بە تیشکەکانی دان زۆر نییە بە تایبەتی ئەم ئامێرە دیجیتالانە کە تیشکەکان کە پێویستی بە دۆز و جورعەیەکی زۆر کەمە ئەتوانین بڵێن تقریبان هیچ مەترسیەکی لە ڕووی پزیشکیەوە بۆ ئەو مناڵە نیە بەپێی ئەو بنەمایانەی کە باسمان کرد. خاڵی کۆتایی کە ئەمەوێ باسی بکەم گرنگی و ڕۆڵی ئەم تیشکە چییە لەو مناڵانەی کە پێویستیان بە ڕاستکردنەوە و ڕێکردنەوەی دان هەیە. بەڕاستی دیسانەوە تیشکی ددان ڕۆڵێکی گرنگ و بنچینەی ئەبینێت لە بواری ڕاستکردنەوەی دانا لەم بوارەدا پێویستمان بە دوو جۆر تیشک هەیە وەکو بە شێوەیەکی گشتی تیشکی تودیەکە دوو دووریەکە کە ئەمیش دوانن پانۆراما کە هەموو دانەکان دەرەچێ کە پانۆرامەکە دەرچوو پزیشکەکە هەموو ئەو شتانە ئەبینێ کە پێشتر باسمان کردایە و پاشان تیشکی لاتەنیشتمان هەیە لاتەنیشتی دەموچاو لاترال سیفالۆمتریک ئەمە زۆر گرنگە بە تایبەتی لە بواری ڕاستکردنەوە و نەشتەرگەری و جوانکاری شەویلگا بەکارێت ئەمە زانیاریەکی باشەیە بە پزیشکەکە کە گەشە و چونیەکی گەشەی دانەکان لەگەڵ ئێسقانی شەویلگەی سەرەوە خوارەوە چۆنە ئایا ناڕێکی دانەکانی مناڵەکە هۆکارەکەی دانە یاخود هۆکارەکەی گەڕێتەوە لە ئەسڵا بۆ گەشەی زیادی ئێسقانەکان هۆکارەکەی زیاتر ناڕێکەکە لە شەویلگەی سەرەوەیە یان لە شەویلگەی خوارەوەیە و بە شێوەیەکی ئام پرۆفایل و شکلی لاتەنیشتی دەموچاوی نەخۆشەکە ئەیا بە ئەو دکتۆرە کە ئەمە جگە لەوەی کۆمەڵە گۆشەیەک کۆمەڵە ژمێریاریەک هەیە کۆمەڵە ئەنگڵێک کە دەرەچێت وەکو چۆنەڵی شیکاریەک بۆ ئەم ترێسین و شیکاریەک بۆ ئەم وێنەیە ئەکرێت لە ئەنجامی دەستکەوتنی ئەو کۆمەڵە زانیاریە ئەو کۆمەڵە دەرێنانی ئەو کۆمەڵە گۆشە و ئەنگڵە پزیشکی دانی پسپۆڕی ڕاستکردنەوە ئەتوانێت ڕێک هۆکاری ناڕێک و پێچی دانەکان دەستنیشان بکە و بەپێی ئەوە پلانێکی چارەسەری گونجاو وەکو وتمان حاڵەتی جۆری دووەمی تیشکەکە کە تیشکی سێدووریە ئەم حاڵەتەش لە ڕاستکردنەوە دەورێکی گرنگی هەیە ئەگەر بێت و زانیاریەکان لە ڕێگەی تیشکی سیفالۆمتریک و پانۆرامیک یعنی پانۆرامە و تیشکی لاتەنیش تەواو نەبوون
یان هەندێک حاڵەت هەبوو لە مناڵەکە پێویستی بە هەڵسەنگاندنی زیاتر بوو پزیشکی پسپۆری ڕاستکردنەوە بڕیار ئەدا تیشکی 3D CBCT بۆ بگرێ بۆ نمونە ئەگەر مناڵەکە کۆمەڵەدانێکی نوقسان بوو یان دانی گیری خواردبوو یان وەکو باسمان کرد ئەگەر کێشەی لەتبوون و کردبوونی مەڵاشوی هەبوو یاخود مەسەلەن بە شێوەیەک بوو دانەکانی چوبوونە سەر یەک پەیوەندی بینی دانەکان لەگەڵ ئێسقانەکان لەگەڵ ڕێگی دانەکان ئەمانە نەیتوانی لەسەر دوو تیشکەکەیکە ئەو کاتە پەناباتە بەر تیشکی سێ دووری. هاتیەوە خزمەتتان لە تاوتوی بابەتەکانمان دەربارەی ڕاستکردنەوەیدان کە زۆر لە مناڵانە زۆر بە وردی و بە تۆکمەی ومان باسکردن دو پرسیار و لاوانە شێشێک لە گرنگترین پرسیارەکان بێکە ئەمەوێ پرسیار بکەم دکتۆر ئاراس بەتایبەتی لە مەسلەی مناڵانە ئایا ڕاستکردنەوەیدان تەنها بۆ جوانیە؟ نەخێر بەتایبەتی لە مناڵانە نەخێر بەتایبەتی لە مناڵانە زیاتر کە ڕاستکردنەوە ئەەکەین بۆ سێ هۆکارە یەکەمیان ئەوەیە بەپێی ئەو پشکنینەی کە ئەیکەین هەروەکو باسەر کرد پشکنینی ئایا قاڵبگرتنە وێنەگرتنە پشکنینی ناودەما و پشکنینی تیشکیە ئەزانین کە ئەم نەخۆشە ئەم مناڵە لە داهاتوو تووشی کێشەیەگە بێ ئێستا کە ئێمە دەست ئەخینە ئیشەکە بۆ ئەوەیە پارێزی ئەو کێشەیە بکەین ئەمە یەکەم دووەم یان کێشەیەک هەیە لە ئێستادا ئەیبینین بەڵام چارەسەرەکەی زۆر ئاسانە چارەسەری ئەەکەین سێم شت ئەوەیە کێشەیەک هەیە کە ناتوانین چارەسەریکەین لە ئێستاە بەڵام ڕای ئەگرین بۆ ئەوی خراپتر نەبێ هەموو ئەمانە کە باسی یەکەین یەکێک لە هۆکارەکانی جوانیە هۆکارە سەرەکیەکەی ئەوەیە دەمداخستن و ناخواردنە هۆکاریچکەی ئەوەیە ئێمە خۆپارێزی بکەین لەوەی کە ئەم نەخۆشە لە دوا ڕۆژدا مشکلەی لەم دوو چونگەی شەویلگایە بۆ دروست نەبێ چونکە بەپێی با بڵین توێژینەوە تازەکان لە سێ نەخۆشکە ئەچێتە لای پزیشکی ددان یەکێکیان پێویستی بەوە ئەبێ ئەو ئامێرەی بۆ بکەین کە ئێمە پێڵین نایتگارد یا ماوەسگارد لە شەوا بەکەین لەبەرەوەی کێشەی لەم جونگەیە هەیە لەبەر چی لەبەر ئەوەی ددانەکانی باشدا ناخرێ یان شێوازی نانخواردنەکەی شێوازێکی تەندروست نییە کەنان ئەخوا دەمجوڵانەکەی شێوازی تەندروست نیە لەبەرەوەی خواروخێچیە ددانەکانیان هەیە ئەوەی کە باوە لە نەخۆشە ئەوەیە کە دانم ڕاستەکەمەوە تەنها لەبەر جوانی نەخێر ئەوەی یەکێکە لە هۆکارەکان ئێمە هۆکاری نانخواردنمان هەیە هۆکاری قسەکردنمان هەیە هۆکاری با بڵین فۆنەتیکمان هەیە چۆن لەفز بکە هۆکاری گەشەی دەموچاومان هەیە هۆکاری ترمان هەیە بۆ نمونە هەندێک جار وەک بزانن کێشەی خواردبوونی ددانەکە خەتای ددانەکانەوە نییە خەتای بە گەشەشەوە نییە سەبەبەکەی ئەوەیە کە ئەم مناڵە لوتی تەواو نییە کە زۆر پێویستە دکتۆرێکی قورگوجۆلووت ببینێ بۆی بزانێ ئەم مناڵە بە تایبەتی کە بە شەوە ئەنوێ دەمیکراوەیە یا دەمی داخراوە ئەگەر دەمیکراوە بێ ئەگەری خواردبوونی دانەکانی زیاتر ئەگەری خواردبوونی دانەکانی بە تەئکید زۆر زیاترە لەبەرەوە ینی دایما مناڵی لادێ ئەو کێشەیان نییە چونکە ئەو هەوا پاکە مناڵی شار و مشکلەیان زۆرترە یەکێکتر لەو شتانی کە زۆر گرنگە و جەنابی دکتۆر ئاماژەی پێدا مەسەلەی ڕێکبوونەوەی دانەکان لە کاریگەری لەسەر تەندروستی پووک و دانەکان پرسیارمان لە پزیشکێکی پسپۆری پووک کرد بزانین بە تایبەتی لە مناڵانە لەو تەمەنی کە بەرەو تەمەنی پێگەیشتن و هەرزەکاریە ڕۆن چ سوودێکی هەیە بۆیان وەڵامەکەی لە پزیشکی پسپۆری پووک وەرەگرین و ئەگەڕم خزمەتان بۆ کۆتایی بەردامەکە با سوپاسە بۆ دکتۆر ئاراس کامیوانمان ئەگەر دانێک ڕاست نەبێت و ئەگەردانێک ڕاست بێت ئەو دانی کە ڕاستە بە ئاسانی ئەشوەڕێت فڵچەی بەرەکەوێت ئەتوانین پاکوتەمیزی دەوری دانەکە ڕابگرێت بەڵام بە پێچەوانەوە کە دانەکە کە ڕاست نییە زۆر گرانە بە تایبەتی لە مناڵانە بتوانێت ئەو فڵچەیە یاخود ئەو هەویری دانە بە تەواتی بخاتە ئەو شوێنی ناڕێکە و پیسیەکان یاخود ئەو بەکتیانەی لە دەوری دانەکەی دەریبێنە ئەمە یەکێکە لە گرنگترین خاڵەکان کە ئێمە زیاتر هانی خەڵکەین بۆ ڕاستکردنەوەی دانەکەن لەوەچی لە زۆر شوێنە ڕاستکردنەوە خواریەکە ئەوە نە زۆر نەبێت کە دەرکەوێت جوانێکی کێشێکی جوان دروست نەکردێت بەڵام کێشەیەکی تەندروستی بۆ پووکەکە دروستەکە بە تایبەتی لە مناڵانە کە ئەگەر بەرەو تەمەنی زیاتر بڕۆ ئەو کێشەی زیاتر ئەبێت حەزەکەم خاڵی ترشتان بۆ باس بکەم کە بار لە ڕاستکردنەوەی دانەکەین تەنها دانەکان نییە بەڵکو هەندێک کێشەی مەڵاشوو هەیە بۆ نمونە ئەگەر بیتە سەر مەڵاشووی ئەو مناڵانی کە مەڵاشویان تەسکە یاخود بەدەم هەناسایان کێشەی مەڵاشویان هەیەمانە کێشە بە شێوەی ڕاستکردنەوەی دان چارەسەرەکرێت ئەبێ ڕاستکردنەوەی دانیان بۆچی ئەبێ چارەسەریان بکەین لەوەی کێشە چونکە وەک خۆتان نەزانن
زوربەی نەخۆ ئەو مناڵانی کە بە دەم هەناسە ئەیان لە کاتی خەوتنە ئەگەر دایکوڵ چاودێری ئەو مناڵانە بکەن سێرەکەین هەوکردنێکی زۆری پوکیان هەیە هەوکردنێکی زۆری وشکبوونەوەی ناودەمیان هەیە سووربوونەوەیکی پوکیان هەیە لەبەر ئەوە کێشەیەکی گەوری بۆ دروست ئەکات ئێمە ئەبێ هانی مناڵەکانمان بەریانی ئەگەر سێری وڵاتانی دەرەوە بکەین سێری سنتەری ڕاستکردنەوەی هەناسەدان هەیە ڕاستی مناڵان هێنن ئەبێ فێریانکەین کەوا دەست بگرن بەلووتیانەوە بۆ ماوەی سەرەتا 20 چرکە پاشان بۆ هەفتەی داهاتوو 30 چرکە بۆ ماچ فێریانەکەن تەنها بە دەمیان داخن بەم شێوەیە دەمیان داخن و بەلووت هەناسە بن بۆ بێ مەژ مناڵەکانمان هاان بین کتەوانم پێویستی بە سنتەرە پێویستی بە کەسی سپۆری خۆی هەیە هیوادارم لە وڵاتەشە ئەوەدا بن شوێنێکی وا بکرێتەوە دایک و باوکان حریز بن لەسەرەوەی کە مناڵەکانیان فێرکەن کەەوە بە شێوەی دەم هەناسەنێن وەکو بە شێوەی لوت بەڵام هەندێک مناڵ هەیە کە کێشەی بڵین گۆشتی زیادەی پوکیان لوتیان هەیە یاخودەوە تا بەرکەوتین لوتیان هەیە یاخود نەخۆشی لوتیان هەیە ئەمانە خۆیان ناتوانن بە لوت هەناسە بن بەر پێویستیان بە چاودێریە ئەمە لە ڕێگەی دکتۆری ڕاستکردنەوەی دانەوە دیاریەکرێت لەبەرەوە ئەم هۆکارانە هەمووی ئەوکوتم ناڕێکی دان بۆ پوکەکان سووربوونەوەی پوک و دابەزینی پوکەکان و لاوازوی پوکەکان هۆکارن و ئەو هەناسەدانی ناودەم کە ئەویشەوە بۆی ناڕێکی دەمەوە یخ بۆی ناڕێکی مەڵاشەوە دروست ئەبێ ئەمیش هۆکارێکە بۆ دروستبوونی ئەو نەخۆشیانەی پوک و ئەگەر لە هەنگاوەکانی سەرتاوەکو وتم تاوەکو زووتر زۆر کەزەڵێ من ڕاستکردنەوە ناکەم بۆ مناڵم تاوەکو تەمەنێگاتە چوار ئەمە شتێکی هەڵەیە ئەبێ هەر لە سەرتاوە ببینرێ ئەو مناڵە و بخرێتە ژێر چاودێریەوە سیر ئەکرێ ئەگەر بە شێوەی تیشکی بۆ وەرەگری ئەگەر بزانین دانەکانی ناڕێکە خاڵبی تایبەتی هەیە بۆ نمونە لە شەوان ئەکرێتە دەمیەوە یاخود چاودێریەکە سەردانی پزیشکی پسپۆریدانی ڕاستکردنەوە ئەکات لەژێر چاودێری هەتاوەکو تەندروستی دانەکانیشی لە داهاتوو تەندروستی پوکە کەشی سەلامەت بێت و تووشی کێشەی نەکات. ئەگەر لە مەڵقەیە دەربارەی ڕاستکردنەوەی دان هیچ شتێک فێر نەبوون تەنها ئەوە فێربوو بێتن کە ڕاستکردنەوەی دان تەنها بۆ جوانینەوە بەڵکو بۆ ئیشکردنی ددانەکانە بەباشی ئەو پەیامان بەسە ئەوەی کە ئیبن زۆر کەس حەزی لە قەبگرتنە لە سێو ئەم قەبگرتنە لە سێو پێویستە لە پێش دووگیانیەوە حسابات بۆ مناڵەکانمان بکەین بۆی کە دانەکانیان باش دەرچن و پتە دەرچن لەم کارا پێویستمان پزیشکی پسپۆڕی ژنان و مناڵبوونە بێ بۆی کە تەواوکەری خۆراکی بۆ خانمەکان دانێن و لەگەڵ لە دایکبوونی مناڵە کۆنتڕۆلکردنی خواردن و لەگەڵ تەمەنی 1 ساڵیە پێویستە پزیشکیی ددانی شارەزا و تێگەیشتوو لە دانی مناڵەکانتان ببینێ هەموو پزیشکێکی دانی شارەزا و تێگەیشتوونی لە دانی مناڵانە ئەو پەیامان با بۆ هەمووتان بێ بۆ هەموو هاوڕەکانیشم بێت و لە تەمەنی 1 ساڵ پێویستە مناڵ بەلای کەمە 6 مانگجارە پزیشکێکی دانی شارەزا لە دانی مناڵانە بیبینێ و پاشەوەی کە بە بەردەوامی ئەو مناڵا پشکنێ و پلانی ددان پارێزی و چارەسەری دانەکانی بووەکە لەکوێ پێویست بووینێرە بۆ پزیشکێک کە شارەزای خۆت پسپۆری ڕاستکردنەوەی ددان بێ بەلای کەمە مناڵ پێویستە لە پاش تەمەنی 7 ساڵی وەک میوانی بەردەمەکە باسی کرد هەڵسەنگاندنیشی بۆ بکرێت بۆی کە دڵنیا بنەوەی کە ئەم دانە لە داهاتووە خوارە بێت یان خوارد نابێت و بیریشتان بێت کە هەڵکێشانی دان ئەگەر دانەکە زۆر خراپ بێ باشترین چارەسەر بۆ دانی مناڵەکان تا ئەگەر خواریش بوو لە داهاتووە پێ ڕاست بکرێتەوە شەرتیش نییە هەر خوارد دەرچێتەوە کە دانێک هەڵکێشرا زۆر کەسێ هیچ دانێکی لە مناڵی هەڵنەکێشا و لە گەوری شەدانەکانی خوارد دەرچووە بۆ کاتێک پێویست بە ڕاستکردنەوە بوو ئەم مۆدل ئێستا شەر هەیە کە بەتەل ڕاستەکرێتەوە و مۆدلشکە بە قاڵبی شەفاف ڕاستەکرێتەوە بەڵام کامیان باشە و کامیان بۆ هەر چارە خوازێک پێویستەکە ئەوە پزیشکەکە خۆیەتی کە بڕیارەدا و بە پێی دۆخەکە هەڵسەنگانی بۆ ئەکرێ بە شێوەیەکی گشتی ڕاستکردنەوەیدان لە مناڵانە لە ساڵێک کەمتری پێچێت بەڵام دووبارە لە حاڵەتێک بۆ حاڵەتێکی تر ئەیگۆڕێ و ڕاستکردنەوەیدان پێویستی بەوەیە کە ئەو کەسەش فێر بکرێت کە چۆن دانەکانی پارێزێت چونکە ئەگەر مناڵەکە فێر نەکرێت دانەکانی پارێز و دانەکانی خام بکاتەوە ڕاستکردنەوەی دانەکە لە باتووی سوودی پێبگەێنێ زەرری لێە لەبەرەوەی کە کۆبنەوەی بەکتریا و خواردن ئاسانترەکات و دانەکانی زیاتر کلۆرەکە بەڵام ئەگەر بۆ شەی کە پێویستەکە فێر بکرێت پارێزرێ نەخێر سوودیشی زۆرە بێت جگەلەوە ڕاستکردنەوەیدان بۆ پاراستنیدان لە کلۆر بوون و بۆ تەندروستیشی باشی پوکەکان و قسەکردن سوودی خۆی هەیە خدا هەربێ ئەڵقەی داهاتی بەرنامەی چارە تایبەتە بێ بە ڕاستکردنەوەی ددان لە گەورە ساڵانە ئەزانیم کە لە تەمەنی 10 ساڵیەوە دەکرێتدان ڕاست بکەین هەنێجار لە 9 لە 8 بەڵام ئەی تا چ تەمەنێک دەتوانیندان ڕاست بکەینەوە بۆ وەڵامی ئەو پرسیارانە ئەڵقەی داهاتوی چارەینەوە خزمەتتان هیواداری هەتاو کاتە پێویستان بە پزیشک و نەخۆشخانە و دەرمان نەبێ ڕێز و حرمەتی ئەمەدەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی و هونەری ئوداری دەستگای میدیای کورسا قوڵ فەرموند شەوتان شاد و خواتان لەگەڵ